سەرێ پێشانگەها ناودەوڵەتیە هایتێکس کاک فەرهەنگ برادوسی بخێر هاتی کاک فەرهەنگ سپاس بۆ ئامادەبوونەوە شەشێدا شەشەم پێشانگەهدا و ساڵانەیە بێجارێ بچ تایبەتمەندیەک ئەم دەست پێ دکەین و وێ تایبەتمەندیە دەدەینە بازارێ کوردستانی و بکاربەرین خۆ زۆر سپاس هایتێکس ئەو ساڵ بۆ ساڵی شەشەم بەسەریەکەوە پێشانگایەکی نێودەوڵەتی تەکنەلۆژی خۆی دەکاتەوە لە هەولێر لە ئەو ساڵ زۆرترین تایبەتمەندیمان هەیە زۆرترین جیاوازیمان هەیە لەگەڵ ساڵەکانی دیکە یەکێک لەو تایبەتمەندیانە ئەوێ ڕێژەی کۆمپانیا نێودەوڵەتیەکان زۆر زیاتری کردیە ئەین چەند ساڵە لەو 120 کۆمپانیایی کە بەشداری دەکرد نزیکی زیاتر لەسەر بازاری کوردستانەوە 15 لۆ 20 کۆمپانیایە بوون ئێستا نزیکی 40 کۆمپانیا بەس کۆمپانیای نێودەوڵەتین ئەو ساڵ ئەوەش خواستی کۆمپانیا بیانیەکان لە ناو هەولێر بە تایبەت کە ببتە دەرکەکی بکاتەوە لە بۆ هەموو عێراق لە هەولێرەوە دەست پێ بکەن تایبەتمەندێکی دیکەوەیە کە کۆنفرانسەکەی لەسەر شێوازێکی پانێڵی درێژخایەن گۆڕیمان بەسەر شێوازێکی پانێڵی کورد هەتاوەکو زۆرترین کەس بتوانێت خێراتە پەیامەکانی خۆی بگەینێ لەوێشەوە نزیکی 40 سپیکەری ناوخۆی و بیانی تێدا بەشداری دەکەن کە هەر یەک لە تەوەرەکانی ژیری دەستکرد کۆنتێنتی دروست و ئابووری دیجیتالی تاوەرە سەرەکیەکانی کۆنفرانسی هایتێکس دەبن جگە لەوە بەشێکی دیکە کە بەشی پرۆژە و بزنسە بچووکەکانی هایتێکسە ئەو ساڵ جیاوازتر لە ساڵەکانی دی نزیکەی لە کۆی 100 پرۆژەی بچووکی کوردستانین باوە لە بیرمان بێت دکتۆر هەمووی کوردستانی ئەوانە بەس کۆمپانیاکان نێودەوڵەتین پرۆژەی بزنس و بچووکی کوردستانی نزیکی 20 پرۆژەمان هەڵبژات لە کۆی 100 پرۆژە بە هاوکاری ڕێکخراوی ئاوێمی نێودەوڵەتی و نزیکی 145 میلیۆن دینار بە حەفت لەو پرۆژانە درا یعنی ئەوە بە پرۆسەیەکی چڕی دوومانگی تێپەڕی پێش هایتێکس ئێستا شوێنیشیان هەیە لە ناو هایتێکس شوێنیان هەیە پرۆژەی خۆیان تەکنەلۆژیدا کاریان کردووە و خەڵکی دیکەشیان لەگەڵ خۆیان داوەتە کار و مەرجی ئەو پرۆژانە ئەوە بووە کە دەبێ هەلی کار زیاد بکەن دەستکاری ناوخۆیی زیاد بکەن و بە فعلیش ئەو 20 پرۆژەیەک هەڵبژێردراون حەفت دانەشیان پشگیری دارایی دەکرێن بە بڕی 145 میلیۆن دینار باشە هەمان بەبێ گەڕانەوە و پارەیە پشگیریەکی داراییە و قەرز نییە ئەمانە کاک فەرهەنگ لەوانەیە چاویان لەوێ بێتن ڕوبەرێکی فراوان تری کوردستان و عێراق بەردەستیان بێت بۆ ئەوەی پرۆژەی خۆیان بگەینێ ئەم دەرفەتە لێرە پەیدادا دەبێت بۆ کوردستانیەکان یەکێک لەو هۆکارانەی کە ئەوان لێرەن ئێستا ئەوەیە کە کۆمەڵک ئینڤێستەری ناوخۆیی و بیانیمان داوت کردیە لە ناو هایتێکس وە بەرهێنەی ناوخۆیی و بیانی یەک لەو هۆکارانە ئەوەیە کە پرۆژە بچووکەکان و بزنسە بچووکەکان ببینن لێشە بەتەنیا لەوە نەگەڕین کە فەندیان پێ بدەین پشگیری داراییان بکەین و لیان گەڕین شوێنیشمان پێداون هەتا دەستیان بگاتە ئەوە بەرهێنەرە ناوخۆی و بیانیانەی کە لەو چارۆژە سەردانی هایتێکس دەکەن باشە ئەوەندەی بیانیەکان لە نێزیکەوە بینیوتانن ڕێکخەرن ئێوە ئاگادارن ڕەدیان چ بووە تا ئێستا بەتایبەت لەسەر ئەو پرۆژە بچووکانەی کە وەبەرهێنەریش لەگەڵن لەوانەیە ئەها پرۆژەیان دەستیان بگرن پرۆژیان فراوان بێ بیبەن بوو ناو وڵاتانی لەسەر ئەو پرۆژانەی ئەو ساڵ چونکە یەکەم ڕۆژە جارێ بە تەواوەتی وەرمان نەگرتیە فیدباکەکە کە چۆنە بەس لە بۆ پرۆژەکانی ساڵەکانی ڕابردوو زەبەت ئەوان چەندین پرۆژەمان هەیە کە هاتوونە بە فکرەیەک داخل بوونە یان بە پرۆژەیەکی بزنسی گچکە داخل بوونە دوایە کۆمپانیاکان تۆمار کردیە پاشمودێکی هاتینەوە هایتێکسیش باشە بینی من کە لەگەڵ وەبەرهێنەک ڕێککەوتون و نزبەیەکیان بە وەبەرهێنەرەکەدا وەبەرهێنانی لەو پرۆژە بچووکانە کردەوە ئێستا 3 لە بۆ 5 شەریکەی کە پێشتر پرۆژەی بچووکی هایتێکس بوونە ئێستا کۆمپانیان و ستاندی کۆمپانیەکانیان وەرگرتیە و 3 بۆ 5 کارمەندیان هەیە و ئیشی خۆیان دەکەن چونکە لە سەرەتای یەکەم ڕۆژی هایتێکسین زیاتر لەسەر 5 ساڵی ڕابردوو بمێنم لەسەر ئەنجامەکانی کاک فەرهەنگ کە ئێرە دەرگایەک بێتن بۆ کۆمپانیەکانی دەرەوە باشە ئەنجام چ بووە لە ساڵی ڕابردوو لە بەشداری کۆمپانیا نێودەوڵەتەکان هاتوونەتە ناو بازاری خۆمان دوایە ئەو هایتێکسە بەڵێ
طبعا ئەتو نزیکی سیلۆچل کۆمپانیای بیانی کە دێتە ناو هایتێکس بە ئەکیدی لە دوو تارگێتت ئۆدیەنسێک دەگەڕێن هەیە ئیشی لەگەڵ حکومەتە هەیە ئیشی لەگەڵ پبلیکە لەگەڵ خەڵکی ئاسایی هەیە ئیشێکی تایبەتی هەیە لەگەڵ بزنسەکانی دیکە هایتێک سەکۆیەکە هەبێکە ئەو لایەنانە هەمووی بەیەکەوە کۆ دەکاتەوە و زۆر نمونەمان هەیە کە کۆمپانیەکانی بیانین ئێستا لەگەڵ حکومەتیش دەکەن کۆمپانیای بیانی هاتیتە هایتێکس چووە لەگەڵ حکومەت لەگەڵ بزنسەکانی هەموو عێراق نەک بە تەنیا کوردستانیش چکە ئەوەمان لەبیر نەچی هایتێکس هەر کۆمپانیایەکە دێتە ناو هایتێکس دەرگایەکی بەڕوودا دەکرێتەوە لە بۆ هەموو عێراقیش نەک بە تەنیا کوردستان جگە لە کاتی تایبەت حکوومەتیش بە تایبەت لە کاتی دەکە حکوومەتی هەرێمی کوردستان سۆرە لەسەر ئەوەی کە هەموو ئەو خزمەت گوزاریە گشتیانەی کە پێشکەشی هاوڵاتیان دەکاتن بە سوودبینین بیت لە تەکنۆلۆژیای نوێ بۆ ئەوەی ئاسانتر و زووتر و پێشکەوتوتر بگاتێت حکوومەت تا چەند سوودمەند بووە تا ئێستا ئەمە ئەو ساڵ فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری هەر لێرە بوثێکی گەورەیان دروست کردووە بەشدارن و پارتنەری من لە حکوومەت لەگەڵمانن چ وای کردی ئەوان ئەوەندە بەجددی لە ناو پێشانگاکە بن ئەوەیە کە دەیانەوێت زۆرترین سوود لە کۆمپانیا بەشداربووەکانی ئێرە ببینن هەتاوەکو بتوانن هەموو ئەو پرۆژانەی کە لە حکوومەت هەیە بە یارمەتی ئەو کەرتە تەکنۆلۆژیە کەتی تایبەتی پێشانگایمە یارمەتی دەریان بێ زیاتر بەرەو پێش بچن ئەو پرۆژانە ئەوە یەکێکە لەوەی کە هەماهەنگێکی زۆر باش لە بینی نەک بە تەنیا فەرمانگەی میدیا و زانیاری هەموو کەرتەکانی دیکەی ناو حکوومەتیش هەیە لەو چەند ڕۆژە دەتوانن ئەو کۆمپانیانە ببینن لەگەڵیان دابنیشن لە نزیکەوە دەرگایەکان بۆ بکرێتەوە بڕۆنەوە لایەن بەیەکەوە دابنیشنەوە و پرۆژەکان ئیش لەسەر هەنگ لە سەرەتای قسەکانماندا باسی تایبەتمەندیەکان و جیاوازیمان کرد لەم پێشانگەیەدا کەواتە بەو تایبەتمەندیەی بەڕێستان باستان کرد چاوەڕێی چ ئەنجامێک دەکەن؟ هەموو ساڵێک ئەمە چ دەکەین خۆمان بەراورد دەکەین بە ساڵێک پێش خۆمان تەبیعی بە گوێرەی ژینگەی کوردستان و ئەو ژینگەیە کە لێرە هەڵکەوتووە لە ڕووی ئەمنی لە ڕووی ئابووری ئەو بە تایبەتی کرانەوەیەکی زیاتر بوو تەکنۆلۆژیا کرانەوەیەکی تقریبان ئێستا هەولێر بوویتە دەرگایەک بە ڕووی هەموو ئەو کۆمپانیانەی کە دایانەوێت بەجددی ئیش لەسەر تەکنۆلۆژیا بکەن لەو منتیقەیە جا لە ڕووی ژێرخانی وڵات بێ لە ڕووی ژێرخانی تەکنۆلۆژی بێ لە ڕووی ژێرخانی ئابووری بێ هەر شتێک ئەو کۆمپانیانە زۆر بە ئاسانی دەتوانن لە هەولێرەوە دەستیان بە هەموو بەشەکەواتە ئێمە لە چه ئاستێک داین بەراورد لەگەڵ وڵاتانی دیکە لەم بوارە دەکات فەرهەنگ وەکو ژێرخانەکەمان زۆر بەرەو پێشتر چووە طبعاً ئەمە 2019 یەکەم ساڵ بوو هایتێکسمان کرد ئێستا ئەگەر بەراورد ناکرێت لەگەڵ 2019 هەم لە ڕووی جۆریەتی بەشداریکردنی کۆمپانیان لە ڕووی خودی پێشانگاکە لە ڕووی هۆشیاری خەڵکی و تاکی کوردستانی لێرە بەڕووی ئەو جۆرە پێشانگایانە بەس هێشتان زۆریشی ماوە یعنی ئێستا ئەگەر ئەمە بەراوردێک بکەین لە بینی هەمان پیشانگا کە لە قەتەر دەکرێت هەمان پیشانگا کە لە سعودیە دەکرێت یان لە ئیمارات دەکرێت ئەکید ژینگەی ئەوان لە بارترە و دەتوانن ئەوان بە ئاسانتر دەستیان بە کۆمپانیان نێودەوڵەتیەکان بگات و زیاتر تەسیری لەسەر وڵاتێکی بەس لە ڕووی بەڕێوەچوونی پیشانگاکە و لە ڕووی بەرەو پێشترچوونی ئەو جۆرە پیشانگایە هیچ فەرقێکی نییە لەگەڵ کواڵەتی ئەو پێشانگایە نێودەوڵەتیانەی کە لە دەرەوەی کوردستان دەکرێن بگرە لە زۆر لە پێشانگا تەکنۆلۆژیەکانیش باشترە و شەشەم گەورەترین پێشانگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست. زۆر سوپاس کاک فەرهەنگ برادۆستی ڕێکخەرێ پێشانگا ناودەوڵەتی هایتێکس ماندوونە بن زۆر ئامادەبوون ددەمەکێدا بەحسی هایتێکسێت کەن و ژبیل ئەو تایبەتمەندیێت هەین گوڵباخ دە هەموو ئالیێن بەشداربوویان بەژی بێرە گوتوبێژی هەنە لە ئالیەکێ دن لەسەر داهێنان ئابووریا دیجیتاڵی و ناڤاڕووکە تایبەت سوشیال میدیایەک و دەستی هەموو کەسێکی دایە مانە کاک فەرهەنگ ئەم بەدگەرنجەمە